ناوەندەکانی کەشوهەوا جیهان هۆشداری توندیان لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گۆڕانی کەشوهەواداوە و ڕایان گەیاندووە. ئەگەر وڵاتانی جیهان ڕێکاری هاوبەش و پێویست لەو ڕۆوە وەرنەگرنە بەر، مرۆڤایەتی تووشی کارەسات دەکاتەوە لە وتارێکدا کە لە ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی بڵاو کراوەتەوە. هۆشداری دراوە لە مەترسیەکانی شکستی وڵاتانی جیهان لە چارەسەرکردنی قەیرانی کەشوهەوا و ئاماژە بەوە کراوە بەرزبوونەوەی بەرچاوی پلەی گەرمی لە وڵاتە جیاوازەکانی جیهان ئاماژەیە بۆ داهاتوویەکی سەخت کە چاوەڕێی مرۆڤایەتی دەکات ئەگەر بێت و وڵاتان ڕێکاری پێویست نەگرنە بەر. لە وتارەکەدا نووسەر هاری گۆگبێرن لە زاری فرێدی ئۆتۆ مامۆستای باڵای کۆلیژی ئیمپریال لە پەیمانگای گرانتام کە تایبەتمەندە بە زانستەکانی کەشوهەوا نووسیوێتی شەپۆلەکانی گەرمای بەردەوام سەرماندوویەتی پرسی بەرزبوونەوەی پلەی گەرما و گۆڕانی کەشوهەوا بە جۆرێکی دیکە گۆڕاوە و مەترسیەکە لەوە جددیترە کە وڵاتانی جیهان بە خاوی لەسەر ئەم پرسە ئەنگاو دەگرنە بەر. بە وتەی فرێدی بەردەوامی سووتاندنی غەڵوزی بەردین و کارێکی سەرەکیە لە گەرمبوونی گۆی زەوی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە وڵاتانی جیهان لە لووتکەی گلاسکۆ بڕیاریاندا بە ئامانجی ڕێگری لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما سووتانیە و مادەیە کەم بکەنەوە. ڕۆژنامەکە باس لەوەش دەکات ئەوروپا شایدی بەرزبوونەوەی بەرچاوی پلەکانی گەرمایە. بە نمونە ئیسپانیا ڕوبەڕووی شەپۆلێکی گەرمای کوشندە دەبێتەوە و پێشبینی ئەوە دەکرێت پلەکانی گەرما لە وڵاتە بگاتە نزیک 50 پلە. هەروەها لە بەریتانیا هەرچەندە پێشبینی ناکرێت مەترسیەکە ئەو شێوەیە و مەترسیە بێت کە ڕەنگە ئیسپانیا تووشی ببێت، بەڵام ئەو وڵاتەش ڕوبەڕووی شەپۆلێکی گەرمای بێپێشینا دەبێتەوە. مارک مەکارتی سەرۆکی ناوەندی نیشتیمانی بەریتانی بۆ زانیاری کەشوهەوا ڕایگەیاندووە تۆمارکردنی پلەی گەرمی 34 پلەی سەدی لە ماوەی مانگی حوزەیراندا لە بەریتانیا ڕووداوێکی دەگمەنە. ئەو کات بۆ بوار بەڕێوەبەری سیاسەت و پەیوەندیەکان لە پەیمانگای گرانتام بە ڕۆژنامەی ئیندیپێندنتی ڕاگەیاندووە لە بەریتانیا لە ساڵی 2021دا 1634 کەس و لە 2020دا 2556 کەس بەهۆی پلەی گەرماوە گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا شەپۆلی گەرما پیسبوونی هەوا زیاتر دەکات، ئەمەش مەترسی مردن زیاتر دەکات، بە تایبەتی بۆ کەسانی بەدەست حاڵەتی تەندروستی سەختەوە دەناڵێنن کە پەیوەندی بە کۆئەندامیە ناسەوە هەیە. گۆڕانی کەشوهەوا مەترسی لەسەر بەشی زۆری وڵاتانی جیهان دروست کردووە. لە ڕابردوودا نەتەوە یەکگرتووەکان چەندین جار هۆشداری بە وڵاتان و لووتکەنێ دەوڵەتیەکانی تایبەت بەو پرسەداوە کە ڕێکاری پێویست بگرنە بەر. بە دیاریکراویش پێویست بە عێراق هۆشداریەوەی دابوو کە عێراق لە ڕیزبەندیە و 5 وڵاتی جیهانە کە ڕوبەڕووی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا دەبێتەوە. هەینی هەفتەی حوزەیران نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە ناحکومیەکان داوای گرتنەبەری ڕێوشوێنیان کرد بۆ پاڵپشتی عێراق لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو و خۆگونجاندن لەگەڵ گۆڕانی کەشوهەوا.